هاوشێوەی شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان ژمارەیەک لە گەنجان و هاوڵاتیانی قەزای سەی سادق بەهۆی کەمی پرۆژەی خزمەتگوزاری و ئاو و کارەباوە خۆپیشاندانێکیان ئەنجامدا. خۆپیشاندەران جگەلەوەی بینەی قایمقامەتی قەزاکەیان بەرباران کرد، ژمارەیەک تایان لەسەر شەقامەکان سووتاند و بۆ ماوەی نزیکەی 2 کاتژمێر ڕێگای سەرەکی سلێمانی پێنجۆن و پارێزگای هەڵەبجەیان داخست. ئەبێ شەرمەزار بن ئەو سیاسیانەی کە شۆڕشیان گەیان بە ئێستا بەڕاستی. ئێمە هاو نیشتیمانانی ئەم وڵاتە بێ هەموو شتێک خۆین بەڕاستی، بێ هەموو شتێک بێ کەس خۆین، بێ کارەبا، بێ ئاو، بێ شادە، بێنان، بێ هەموو شتێک خۆین بەڕاستی. هیچ شادەمان هەیە و ئیش نییە بیکەین بەڕاستی. ئێمە کارمانەوێ، ئەزانین نیشتیمان لە جەنگدایە. داواکاری سەرەکی خۆپیشاندانەکەی ئەمجارەی سەی سادق جێبەجێکردنی ئەو بەڵێنانە بوو کە پێشتر ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر نیشاندا بوون، وەک گەڕانەوەی بەڕێوەبەراتیەکان بۆ سەرپارێزگای سلێمانی و خەرجکردنی 55 ملیار دینار بۆ تاوکردنی پرۆژەکانی کەردی تەندروستی و ڕێگەوبان و پەروەردە و زیادکردنی کاتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی و ئاو. دەم هاوینە گەرمەوە بەم چلێ هاوینە کارەبا 5 بۆ 6 ساعت کارەبا هەیە و کارەبای مۆلیدەکانی شوک و پێویست نییە. ئەو پارکانەی کە هەیە ناو شار هیچ خزمەت ناکرێن. داواکارین کە پارکێکی زۆر گەورەی و نمونەی جوانمان بۆ دروست بکرێ تاوەکو گەنجان بتوانن کاتی خۆیانی بەسەر بەرن. تاپۆکردنی زەویە بێ تاپۆکان کە ئەمانە کێشەیەکی گەورەی ئەم شارەی ئێمن. بەرپرسان ئیداری ناوچەکە ئاماژە بۆ دەکەن کە هیچ تندوتیژێکیان بەرامبەر خۆپیشاندەران نەنواندە و لە نزیکەوە گویان بۆ داواکاریەکانیان گرتووە. دەشڵێن خۆپیشاندەران بە فەرمی هیچ یاداشتێکیان پێشکەش نەکردوون تا بزان داواکاریەکانیان چییە. خۆپیشاندانەکە ئەگەر چی کۆمەڵێک گەنجی ئەو شارە پێ هەستا بوون، بەڵام داواکاریەکانی لە چوارچەوەی کاغەزێکی موحەدانە بوو، تەنها بەدەمی بوو. بۆیە ئێمە پێمان ڕاگەیان هەم نوێنەری خۆیان دیاریکەن و هەم ئەگەر بکرێت داواکاریەکانیان لە ڕێگەی چوارچێوەیان لە چوارچێوەی قانونی و لەوەی کە پەیوەندی بە دەسەڵات و ئیداری ئێمەوە هەیە پێشکەشن، بەڵام بەداخەوە هەتاکو ئێستا هیچ داواکاریەکی ناڕاستی ئێمە نەکردو. نزیکەی 2 ساڵ لەمەوبەر هاوڵاتیانی سەی سادق خۆپیشاندانێکی هاوشێویان بۆ داواکردنی ئەنجامدانی پرۆژەی خزمەتگوزاری و کردنەوەی زانکۆ و پەیمانگە و چارەسەرکردنی کێشەی تاپۆی زەوی و خانووەکانیان و چەند داواکاریەکی تر ئەنجامدا. خۆپیشاندەران دەڵێن حکوومەت دەزانێت داواکاریەکانیان چییە و تا ئێستا ئەو بەڵێنانیان جێبەجێ نەکردووە کە 2 ساڵ لەمەوبەر بە هاوڵاتیانی سنوورەکەیان دابوو. عومەر فەتاح، NRT، سەی سادق.